ئەمڕۆ باسی ناسینی جلوبەرگەکەین بۆ ناڵانی خاوەنپێداویستی تایبەت چۆن بتوانن جلوبەرگەکانی خۆیان بناسنەوە. ئێمە ئەمڕۆ هەوڵین بە ئاسانترین ڕێگەیان بە ئاسانترین کەرەستە بتوانین فێری ناسینی جلوبەرگەکانی بکەین. ئێمە توانین ئەمڕۆ کارتەکان بەکاربێنین یاخود لەسەر جلوبەرگەکەی خۆی پیشانی بین و پێی بڵێن تاکو جلوبەرگەکانی خۆی بناسن. ئێوە توانن لە ماڵەوە لەسەر وەرەقەیەک بتوانن ڕەسمی جلوبەرگەکانی بۆ بکێشن یاخود جلوبەرگەکەی خۆی بۆ بەکاربێن بۆ ناسینی جلوبەرگەکانی خۆی. دیێژە باشە ئێستا ئێمە جلوبەرگەکان ناسین باشە؟ ئەمە چییە؟ پانتۆڵ. ئادێکوا پانتۆڵەکەی خۆت؟ ئافەرە بژیت. ئەمە چییە؟ کراس. ئافەرە خۆش. ئەمەیان چییە؟ بلوز. ئادێ بلوزەکەی خۆتم پێ پیشان بە؟ ئافەرە دەست خۆش. ئەمەیان چییە؟ فانیلە. بژی دەست خۆش. ئەمە شۆر دەست خۆش. ئەمەیان گۆرەوی دەست خۆش. ئادێ تۆ ڕۆبەرووی دەبێ؟ باشە. ئەمەیان پێڵاو. ئافەرم. ئادێکوا پێڵاوەکەی خۆش؟ ئافەرم دەست خۆش. دیارە ئەم مناڵە ئاستی باشە، ئەتوانێت ئەمانە بە باشی بزانێت. ئەگەر هاتوو مناڵەکەمان ئاستی زۆر باش نەبوو یان توانای دەربڕینی ناوی ئەو جلوبەرگەی نەبوو، ئەتوانین بە چەند جارێک دووبارە بکەینەوە و پێی بڵێن تاکو بە باشی فێر ببێت. ئێستاش ئەتوانین تاقی بکەینەوە. دیێژە ئادەی پانتۆڵم بەرێ. دیە سەیری نوتە کوا پانتۆڵ. ئادەی پانتۆڵم بێتێ؟ پانتۆڵ. ئافەرە دەست خۆش. کراس. باشە دەست خۆش. ئەمە چییە؟ دەست خۆش. پێڵاو. ئادەی پێڵاوم بەرێ. کوا پێڵاو؟ دەست خۆش. ئەمە چییە؟ پێڵاو. بژی. گۆرەوی. ئادەی کوا گۆرەوی؟ ئەمە چییە؟ گۆرەوی. ئەمە چییە؟ گۆرەوی دەست خۆش. فانیلە. ئافەرم دەست خۆش. ئەمە چییە؟ ئافەرم. بلوز. ئادەی بلوز دەست خۆش. ئەمە چییە؟ بلوز. شۆر دەست خۆش. ئەمە چییە؟ ئافەرم. ئادەی کوا بلوزەکەی من؟ بلوز. ئەمە چییە؟ ئادەی کوا پانتۆڵەکەی خۆت؟ پانتۆڵ. دەست خۆش. بلوز دەست خۆش. پێڵاو. پێڵاوەکەی خۆت؟ ئافەرم. هەربژی. ئێمە ئامانجمان لێرەدا ئەوەیە کە بتوانین بە ئاسانترین ڕێگە و بە ئاسانترین شێواز فێری بکەین بۆ ئەوەی بتوانێت جلوبەرگی خۆی بناسێتەوە. ئەتوانین بۆ نمونە ئێمە لێرە کاتمان بەکارهێنەوە، بەڵام لە ماڵەوە ئەم کەرەستەیە بەردەست نەبوو ئەتوانین لەسەر وەرەقەی خۆمان بۆی بکێشین یاخود جلوبەرگەکانی خۆی بەکاربێنین. بۆ ئەتوانین بۆ فێربوون چەندین ڕێگەی جیاواز بەکاربێنی، تکراری زیاتر بەکاربێنین بۆ ئەوی باشتر بتوانێت لەبەری بچات و فێر بێت.